یاریەکانی قۆناغی دووەمی پاڵەوانێتی تێن یانەکانی عێراق دەستی پێکرد. لەم قۆناغا یانەکانی مووسڵ کەوا لە 4 یانە پێکاتون سەردانی هەولێریان کردو و ڕوبەڕووی 7 یانەکەی هەولێر و پێشمەرگەی سلێمانیش دەبنەوە. لە کەربەلاش یانەکانی بابل و نەجەف بە یانەکانی ئەو شارە دەگەن. دواتر بۆ قۆناغی سێم و کۆتایی گەشتی بەغدا دەکەن و لەوێ یاریەکانیان تەواو دەکەن کەوا هەریانێک 31 یاری لە خولەکە ئەنجام دەدات. قۆناغی یەکەم هەموو یانەکان لەگە خۆیان یاریان کرد وەکو هەولێر مەسەلەن هەموو چەند هەژیانە بوو لەگە خۆیان یاریان کرد هەروە سلێمانیش پێشمەرگە سلێمان هەولێر یاری کرد و بەغداش ئەو یانەکان تقریباً 9 یانم لەگەر یەک یاری کرد. کەربەلاش و بابل و نەجەفیش لەگە خۆیان لەگەر یانەکانی لەگە خۆیان یاریان کرد. ئەو قۆناغی یەکەممان تەواو کرد پێش ڕەمەزان یاریەکەمە ڕاگرت. ئێستا ئەوە قۆناغی دوم بەڕێوە دەچی یانەکانی مووسڵ کە 4 یانەی هاتن بۆ هەولێر لەگەر 8 یانەی هەولێر و پێشمەرگ سلێمانیش هاتیە لەگەر وانەی یاری دەکاتن. ئەوە قۆناغی دوم و کەربەلاش لەوێن دەرێت تەمان بابل و نەجەفیش دەچنە کەربەلای لەوێ یاری دەکەن و قۆناغی دومە. قۆناغی سێم هەموو یانەکان ئەچنە بۆ بەغدا لە بەغدا یاریەکان یەکلای دەکەنەوە کە دەبتە 12 یانەی یەکەم دەمنا دەستەی گشتی یەکێتی ناوەنی تێنسی عێراق و دەمنە پلەنایەبی عێراق. ئەوی ئەمینێتەوە کە دۆڕان دوێتی پاش 12 هەموو دەمنە پلەیەکی عێراق. یانەکانی هەرێمی کوردستان بە ئامانجی بەدەستێنانی ئەنجامێکی باش و مسۆگەرکردنی خولی نایەبی وەرزی داهاتوو کەوا لە 12 یانە پێک دێت ڕکابەری بەهێز یانەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکەن. وەکو تاگەیانی سلێمانی بەشداریمان کردو لەم پاڵەوانجا سەرەتا بۆ ئێمە قورس بوو چونکە بێ هەموو یاریەک مەسەلەن بچیتە دەرەوە سایمە هاتوین بۆ هەولێر لە قۆناغی سێما بێ بچین بۆ بەغا و لێو یاریەکانمان تەواوکەین. لە قۆناغ یەکەمە 7 یاریمان کرد سوپاس بەخوا 5 یاری سەرکەوتوو بووین و ئەمڕۆ لە جەولەی دووەم هاتوین لەگەڵ یانەکانی مووسڵ یاریەکەین تا ئێستا سوپاس بەخوا 3 یاریمان کردو لە هەر سێکیانە سەرکەوتوو بووین. یەک نادیکەی مووسڵمان ماوە ئەمڕۆیان سپینی لەگەڵ ئەوان شاریەکەین و لە قۆناغی سێمە لەگەڵ یانەکانی بەغا یاریەکەین. خولی یەکەم لە پاڵەوانەتی عێراق لە ئەندیە عێراق با بڵێن ئێمە توانیمان 3 یاری ببینەوە. ئێستا قۆناغی دووەم دەستی پێکردووە ئەمڕۆ یەکەم یاریمان هەیە لەگەڵ یانەی مستەقبەلی مووسڵ ینی ئینشاءڵڵا لەو قۆناغانەش بە سەرکەوتووی ئەنجامی دەدەین لە هەمان کاتدا ینی ئەجواعشی خۆشە مە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو پاڵەوانێتە دەکەین دەستخۆشی گەرم لە سەرۆکی یەکێتی تێنسی عێراق و یەکێتی تێنسی هەولێر بە هەماهەنگی ینی لە یاریگاکانی اتحادی هەولێرێ بەڕێوە دەسیتن و منافسەشی زۆریش تێدایە بەڕاستی. ئەمساڵ بە بڕیاری یەکێتی تێنسی سەرزەوی عێراق دوای نزیکەی 30 ساڵ بڕیار درا پاڵەوانەتیانەکانی عێراق بە خول بەڕێوە بچێت بۆ پۆلێنکردنی یانەکانیش هەموو یانەکان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. 32 یانە بەشدارە و نزیکەی 1500 یاری لە خولەکە لە نێوان یاریزانان ئەنجام دەدرێت تاوەکو ناسنامەی پاڵەوان بەدیار بکرێت و 12 یانەی نایەبیش دیاری بکرێن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.